السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر خۆشحاڵین کە لە خزمەتتان دابین لە بابی وەبیرهێنانەوە، چونکە ئێوە بەتاکید ئەوەی دەیڵێن لای ئێوە هیچی شاراوە نییە، بەڵام خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرموویەتی وەذەکر فەئین الذیکرا تەنفەع المؤمنین. لەم بابە لە خزمەتتاندا دەبین بۆ بابەتێک کە بریتیە لە چۆنیەتی پاراستنی ئەمن و ئاسایشی وڵات لە دیدی قورئانی پیرۆزدا، لە منظوری قورئانی پیرۆزدا. خۆشەویستان، دیارە لە سەرتاسەری دنیا ئەمڕۆ ئەگەر بەردێک بەربێتەوە و ئەگەر تەشویشێک دروست بێت، یەکسەر پەنجەی ئاماژە بۆ موسڵمان درێژ دەکەن. ئەوەش بەشێکی دەگەڕێتەوە بۆ کەم و کوڕی لە خۆمان و بەشێکی دەگەڕێتەوە بۆ پیلانە نێودەوڵەتی کە لە دژی ئومەتی ئیسلامدا ڕێژراوە بۆ ناشرینکردنی، بۆی هەر کەسێکە ناسناوی ئیسلام و موسڵمانی پێوە بوو بە چاوێکی گومانەوە تەماشایکەن. بێگومان ئیسلام کە هاتووە بۆ پاراستنی پێنج شتی زۆر ڕئیسی هاتووە کە عولەما پێی دەڵێن ضەروراتی خەمس، واتە پێنجتا پارە ئەو پێنجتانی کە دەبێت بپارێزرێن. یەکەمینان بریتیە لە حفظ الدین و بۆ پاراستنی دین هاتووە، و حفظ النفس بۆی نفسی ئینسانەکان بپارێزێ، و هەروەها بۆ پاراستنی ئەوەی کە پێی دەڵێن نەسل، واتە تێکەڵ نەبوونی نەژادی ئینسانەکان، و بۆ پاراستنی سەر و ماڵ هاتووە. ئەوانە پێیان دەگوترێ ضەرورات و هەمویان پێویستیان هەیە بەوەی کە بپارێزرێن بە پاراستنی عەقلیشەوە، کە ئیسلام ڕێگەی گرتووە لەوانەی کە نابێ هیچ شتێک لەوانە بە زایع بدرێ و دەبێ حورمەتیان بگیرێ و دەبێ بپارێزرێن. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرموویەتی یا ئەیها الذین ئامنوا ادخلوا فی السلم کافە، ئەی موسڵمانان، ئێوە بە تێکڕا بڕۆنە ژێرباڵی ئاشتی و پێکەوە ژیان و تەبایی. سلم لە ئیسلام بوون، تەسلیم بوون، یەکتر قبولکردن بە هەموو ئەو مانە جوانانەی کە عولەما و مفەسیرین لێکیان داوەتەوە. دیارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر باسی ئەوان بۆ دەکات کە وڵات ئەمن و ئەمانی تێدا بوو نیعمەتێکی زۆر گەورەیە. حتا ڕۆژێکیان کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەو کابرایی وت ئەوی هات بۆ لای کە پێیان دەگوت کوڕی حاتەمی تائی، تی پێم وایە بۆیە نابی بە موسڵمان، پێت وایە ئەمە ئەوڕۆ لاوازین، بەڵام قەسەم بە خوای منی کردەوە پێغەمبەر ڕۆژێک دادێ خەڵک لە منتیقەی یەمەنەوە دێت بۆ حەج بە شەرێک ڕێی لێ ناگرێ، واتە ئەمن و ئاسایش ئەوەندە بەرقەرار دەبێت، چونکە ئیسلام لەگەڵەوەی دانیە حیساب بۆ کەس نەکرێ و تەشویش دروست بکرێ و ئاژاوە دروست بکرێ و ئەمن و ئاسایشی وڵاتێک بدرێ. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەی بە نیعمەتێکی زۆر گەورە ناوهێناوە، دەفەرمێ من أصبح منكم آمنا في سره ومعافا في جسده وعنده قوت يومي كأنما حيزا له الدنيا. کەسێ تەنها خوای گەورە ئەوەندەی پێ ببەخشێ کە تا بەیانی لەناو ماڵ و مناڵی خۆی، فی سربه عولەما وایان لێک داوەتە لەناو ماڵ و مناڵی خۆیدا، لە گەڕەکەکەی خۆیدا، لە شارەکەی خۆیدا، لە وڵاتەکەی خۆیدا بە ئەمن و ئەمان ڕۆژ بکاتەوە، و خوای گەورە تەندروستێکی باشی پێ ببەخشێ و نەخۆش نەکەوێ ئەو ڕۆژە، و خواردنی تەنها ئەو ڕۆژەی هەبێ کە ئەنەما هەموو دنیا هی ئەوە. بۆیە نیعمەتی ئەمن نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە، و هیچ کاتێک مسلمانان لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەست پێشخەر نەبوونە لە هیچ کارێکی تێکدەرانەدا. ئەگەر تەماشای ژیانی پێغەمبەر کەین عەلەیهی سەڵات وەسەلام، کاتێکە لە شاری مەکە بووە، 360 سەنەم لەناو ئەو کەعبەیەدا هەبووە، ڕۆژێک نەمان بیستە پێغەمبەری خوا دەستکاریەکی کردوێ. بۆ پێغەمبەر نایە شتێ بکات دوو سەنەم بشکێنێ لە شەوێکی تاریکا و دوایی ڕێگە لە دەعوەیەکی دوور و درێژی بگرێت. پێغەمبەر کار دەکا عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر گۆڕینی عەقڵەکان. ئێستا هەندێک کەس هەیە وە تێدەگا ئەگەر چوو دوکانێکی مەشروبی تەقاندەوە، یاخود شکاندی، یان لە ناوی برد، یان ساڵۆنێک، یان شوێنێ کەوە ئەمری کردو بە شتێکی باش و ڕێگەی گرتووە لە شتێکی خراپ، ئەوە ئەسڵەن موسڵمان شتیوە ناکە. موسڵمان ئەو عەقڵە دەگۆڕێ، ئەو نەریتە دەگۆڕێ کە لەناو مێشکیدا لە ڕێگای دەعوەوە، لە ڕێگای بەرنامەیەکی جوانەوە. بۆیە پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وەسەلام هەر وەکو لە سەحیحی بوخاریدا هاتووە ئین المؤمن من آمنه الناس في دمائهم وأموالهم. مسلمان ئەو مسلمانەیە خەڵک لێی دڵنیا بێ کە زیانی پێناگەێنێ و ماڵی ناخوا.
قورئانی پیرۆز فێرمان دەکات کە چۆن بەیەکەوە بژین، چۆن یەکتر قبوڵکەین، چۆن یەکترمان بوێت. لە سەردەمی پێغەمبەر بگرە عەلەیهی سەڵات وەسەلام کە لە شاری مەدینە بووە، ئایا پێغەمبەر توانی هەموو خەڵکی مەدینە بکاتە موسڵمان؟ نەخێر. کاتێ 115 بووە بەڵام توانیوێتی دەسەڵاتی خۆی و ئەوانەی کە پێغەمبەر مەبەستی بوو عەلەیهی سەڵات وەسەلام هەموو خەڵکی مەدینە بگرێتەوە. ئێستا ئێمە چەند حیزب و لایەنی سیاسیمان هەیە لە کوردستان تا ئێستا ئامادەنین لەسەر ئیتیفاقێک ڕێکەون کە دەستوورێک بنووسنەوە بۆ هەمویان ببێ. بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە تاقی تەنیا وەسیقەی مەکەی نووسیوەتەوە کە بۆ هەموو خەڵکی مەکە دەبوو، بۆ هەموو خەڵکی وەسیقەی مەدینەی نووسیوەتەوە بۆ هەموو خەڵکی مەدینە دەبوو. واتە بە ئینسافەوە بەڕێزەوە بەوەی حیسابی بۆ هەموو ئەدیانەکانی دیکەش کردووە. بۆیە بەڕێزان بەڕاستی ئێمە کە لە قورئان دەخوێنین دەبێ هەست بکەین بەوەی کە ئەو تێگەیشتنە ئەو فراوانە فێر ببین لە قورئانی پیرۆزدا. سەید قوتب ڕەحمەتی خوای گەورەی لێبێ لە بیدایەتی فی ظلال القورئاندا دەڵێ الحياة في ظلال القرآن نعمة لا يعرف قدرها إلا من ذاقها ولقد عشت فترة في ظلال القرآن كأنني أنظر من العلو إلى الأسفل ومن السماء إلى الأرض. إنسان كجيشت درجة لخ جيان لجير سبري قرآن دا بوشي ويدجي نعمتي شي زور جوري بو إما مقابلة كمان قبولنا كيدا بيمو زور لو جورة تربيل كينوا نوك إما تنها دزبرين بود دقانا وكا باسي أو دكا مقابلة كترشكي ولا نوبري بوي برزان هندق لمسلمانان استاش آمادنين لواقعك دا بجين ولواقعك گوشة جير دا دجين چون يعني هیچ کەسێکیان قبول نییە و بە هیچ مؤسساتێک رازینین بەڵام هیچ مەشروعێکی واشیان پێی نییە کە لە ئەرزی واقعدا جێبجێکەن. بۆ نمونە باشە ئێمە لە وڵاتێکدا دەژین کە پێی دەگوتری عێراق و لە هەرێمێکدا دەژین پێی دەڵێن هەرێمی کوردستان. بۆ وان نەکەین ئێمە جێی خۆمان بکەینەوە لەگەڵ واقعەکەدا بژین و جێپەنجەمان دیار بێت لە هەموو شوێنەکاندا تاوەکو وڵاتێک نەچێت، تاوەکو بە شێوازێک کار نەکەین کە سپێنە زەرەرمان زیاتر بێت لە قازانج. بۆ نمونە بەڕێزان کاتێک کە دەبینی وتاربێژێک یاخو خەتیبێک ئێمە ئەو قۆناغانەمان هەموو بڕیوەوە وتاریشمان داوە، هەدەفی ئێمە چێوەکو ئەهلی قورئان بریتێ لەوەی ئەمر بکەین بە شتی باش و ڕێگە بگرین لە شتی خراپ. زۆربەی تێکچوونی ئەمنی کۆمەلگا ئەمنی وڵات لە چی تێک دەچێت؟ لەوەی کە نازانین ئالێتێک ببینینەوە بۆی چۆن فەرمان بکەین بە کاری باش و ڕێگە بگرین لە کاری خراپ. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من رأى منكم منكرا فليغيره بيده. بيد مەبەستی هەر ئەو دەستە نییە، مەبەستی پێ قووەتە لەسەر هەمووشیانەوە قووەتی یاسا کە ئەو ئێمە دەتوانین بە یاسا بتوانین فەرمان بکەین بە شتی باش و ڕێگە بگرین لە شتی خراپ. جگە لەوەش ئەو هەموو ناخۆشیانەی کە تووشی حاجیانی عێراق دەبوو کوردستان دەبوو و لە عێراقیشدا دەبوو لە ڕێگای ئەوەوە کە سیستەمێکی جوانماندانا توانیمانە عێراق بخەینە ڕیزبەندی هەموو ئەو وڵاتانەی کە حاجیەکانی باشترین خزمەتگوزاریان پێشکەش دەکرێت. کاتێکە پەرلەمانی ئێرە پەچی کەوتبوو و کۆمەڵێک لە کوردەکان هاتنە لای ئێمە، دووسێ پیرەمێرد و پیرەژن هاتن گوتیان بەمایان گوتە بڕۆن لە مەطعەمەکان نان بخۆن وا باشترە بە دڵی خۆتان زۆری خواردنەکە دیاری دەکەن. بەڵام بیریان لەوە نەدەکردەوە پیرێژن و پیرەمێردێک توزانێ لە بازاری عەزیزی مەطعەمێکی باش بدۆزێتەوە، هەر ڕۆژە و یەکێک سارە لی بدا و بیکوژێ و شەهیدی کا. بۆیە فشارێکی زۆر و بەپێی ئەو دەسەڵاتانەی کە هەمان بوو توانیمان خواردن بۆ حاجیەکان هەموو بجێڕینەوە و ئەو خزمەتگوزاریانی پێشکەشی حاجی عێراق دەکرێت. هەرێمی کوردستانیش لە ڕێگای جیهەتی پەیوەندداری حەج و عومرە عێراقیەوە لەسەریان فەرز بکرێت دەبێت ئەو مەرجەی تێدا بێ خواردن بدەن بە حاجەکانتان و خزمەتیان بکەن. خۆشەویستان، بابەتی ئەمن و ئەمان بەشی زۆری دەگەڕێتەوە بۆ ئەو شێوازە بیرکردنەوەی زۆرمان هەیە ئەوەندەی کامل لەسەرم خوێن بێتەوە ئەمنی وڵات لەلایەن مسلمانانەوە بە چ تێکچە بۆی کە بیریان لەوە کردوتەوە چۆن مقابلەکەی کافرکە. نازان بۆ هێندە کەس ئەوەندەی پێخۆشە بڵێ فڵان کەس کافرە، ئەوە فڵان کەس کافرە مرتەددا ئەوایە بەو شێوەیە. ئەوە مەترسیەکی زۆر گەورەیە و گەورەترین دەرگاش بۆ کەوەندەی من لەسرم خوێندۆتەوە بۆی کە خوێن لە وڵاتە بڕژێ و ئەمن و ئەمان لە وڵاتان نەمێنێت. بۆی بەپێی ئەو بڕیارێکە ئێمە توانیمانە ئیشی لەسەر بکەین بریتی بووە لەوەی کە
تەکفیرکردنی خەڵک یەکێک بێ لە جەریمەکان، یەکێک بێ لە تاوانەکان، چکە کە تو مقابلەکەت کافر کرد هەموو سەر و ماڵیشی حەڵاڵ دەکەی. یعنی بۆ موسڵمان نەبێتە سەبەبی ئاوەدانکردنەوە بۆ وا نەکەین لەناو وڵاتەکەی خۆماندا بەیەکەوە بژین. خۆشەویستان، ئەو وڵاتانە توانیویانە لە ڕێگای جێبەجێکردنی یاساوە وا بکەن هەموو کەسێک بە ئازادی بژی. ئێمە لێرە ئامادە نەبین بە ئازادی بژین، بەڵام کەسێکی دیکە ئەگەر بیر بە شێوازێکیکە بیرکاتە ئەوە ئەمن و ئەمانی هەبێ ئەوە ئازاد بێت. بۆیە مامۆستایانی بەڕێز، ئەهلی قورئان، بە تایبەتی ئەهلی قورئان کە ئەو قورئانە بۆ خۆی مەشخەڵێکە، ئەو قورئانە بۆ خۆی چرایەکە، دەبێ ئەو بەرچاوڕوونیەمان هەبێ و بەرچاوی خۆمان باش ببینین و بەرپێی خۆمان ببینین. وەڵاهی پێویستیمان بۆکردنەوەی هەر شتێک، هەر مەشروعێک پێویستیمان بە موافقەی حکوومەت هەیە. موافقەی حکوومەت چۆن دەتوانی وەربگرین؟ دەبێت خۆمان تۆ ئێکی دیکە لەوێ بێت. ئەوەش بمانەوێ نەمانەوێ بە بەهێز و توانای ئێوە دروست دەکرێت، بە دەنجی ئێوە دروست دەکرێت، بە توانای ئێوە دروست دەکرێت. بۆ نمونە کاتێکە وەزارەتی ئەوقاف لە دەستی کەسێکی ملتەزیم و موسڵمان دابوو، کتی کاتێکە هاتم بۆ وەزارەتی ئەوقاف تەماشام کرد، کۆمەڵە کتاب لەسەر مێزەکە دانرا بوو. وتم ئەوە چێ لێرە دانراوە؟ گوتی ئەوە موافقەی مزگەوتەکانە، وەزیرەکان ئامادە نەبوون تەوقیعیکەن کە مزگەوت لە هەرێمی کوردستان دروست بکرێت. داخل لەبەرچی موافق نەبوون؟ یعنی هۆکار چییە؟ وتی ئەوە هەر ناهێشتە لەو گۆڕە. وتی هەر ئەو ڕۆیەکەمیشم ئاوا بوو موافقەی 270 مزگەوتم کرد کە دەوێت دروست کرێت. باشە ئەگەر ئەو لەوێ نەبێ هەتا ماون ئاوا بەو شێوەی ئێستا ڕۆژ بە ڕۆژ بڕیار دەردەچێت لەسەر مامۆستای ئاینی دەبێ وابێ دەبێ بۆ شێ بێ دەبێ وتارەکەت بەو نوعی بکە ئەمن دەمێ قەناعەت کە بە شێوازێک لە قەتیسمان دەکەن کە هیچ ئازادێک بۆ من و تۆ ناهێڵنەوە ئەگەر بێت و ئێمە بە فعلی هەتا سەر ئەو شوێنانە بۆ ئەوان چۆڵکەین و بەجێی بێڵین.